حتا حەقی ئەوەیان پێنادرێت کە کۆمیتە سەرچی خۆی هەبی بۆ ئەوی خۆی بپارێزی بەڕاستی ئەمەیەکە لە خاڵە هەرە خراپەکان و ئێمە بۆ ئەم با لەم بارەیەشەوە قسەمان لەگە محافزی نەیناوە و لەگەڵ قائیدی عملیات کردووە کە ئەم گیر و گرفتەمان بۆ حەلکەن. ئێستا من مەسئولی ماڵبەندم بەڵام ناتوانم بە ئارەزوی خۆم بچم سەردانی کۆمیتەکانم بکەم لێ لەبەر ئەوەی ئەم بچم دەی بە خۆم بە تاقەت هەنێ بە سیارەیەک بچمە ئەو شوێنانە مانعیان نییە بەڵام ئایا بۆمە ئەبێ من بچمە ئەو شوێنانە بچمە ئەو هەشت کۆمیتەمان ئێستا لەژێر دەسەڵاتی ئەواندایە بەڵام خۆم ناتوانم سەردانی ئەو کۆمیتانە بکەم. ئێستا ڕێخستنەکانمان هەموو بوویتە تەلەفۆن و لە ڕێگای تەلەفۆنەوە پەیوەندی بەیەکەواکەین. لەبەر ئەوەی من باسم کرد پێش ئێستاش گوتم ئیدارە نەکردنی ئەو چی پێڵێن ئەم ناوچە ناکۆ جێناکۆکەکان لە یەک لایەنەوە ئەمە زیانێکی زۆر گەورەی بە ئێمە گەیاندووە. بەنسبەت مەسەلەی مقاتعکردنی هەڵبژاردن ئەمە لە دەسەڵاتی منە نیە لە دەسەڵاتی سەرکردایەتی حیزبەکەمە